ئێمە گەندامێکی ڕەشاک ئیدانەی دەستگیرکردنی ئەو ئەندامانەمان دەکەن کەوا لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە کەوا بۆ کبکردنەوەی دەنگی ئازاد لە شەقامەکاندا ئەمیش بۆتە هۆی ئەوەی کەوا ئەم دەنگی ئازادانە کە بێ و دژ بە گەندەڵەکانی ئەواندا لێرەدا ئێمە داواکارین لە هەموو چالاکوان و مەدەنیان و مەدەنی و هەموو ڕێکخراوەکان کەوا هەڵوێستیان هەبێ بەرامبەر بە گرتنی ئەندامێک لە ئەندامی ڕەژاکەوە ئەندامی ڕەزەکەەوە ڕێکخراوێکە لە ڕێکخراوی ژنان کە هیچ پەیوەندی نەبە هیچ حزبێک و هیچ داینێکۆ نییەکەوە ئەمیش داوای مافی ژنان دەکا دژ بە کوشتن و بڕین و ئەمڕۆ لە باشووری کوردستان حکوومەتێک نەماوە بەناو حکوومەت بێتکەوە ئیدارەی باشووری کوردستان بکە ئەمڕۆ حکوومەتێکی حزبیە لە هەردوو زوونەکە حکوومەتێکی حزبیەوە هەر کەسێک نەیاری و حیزبانە بیان مخالفی و حیزبانە بێ لە بیر و بۆچوون و ڕاو بیرۆکەکانیان ئەوان دەستگیریەکەن و وەکو هەواڵانەی ئەنجومەی تەفگەری ئازادی لە هەولێر کەوا ڕژبیگیریەک پاسایشی پارتی وەکو ڕژبیگیرێک گردوانێتی و قسەیان زندانەوە بێ هیچ بەڵگەیەکی دادگایی یان بڕیارێکی دادگا و حاکم هەر بۆ لەبەر ئەوەی ئەوان ئەندامی تەفگەری ئازادین بۆیە گردوانیانە واتایە کە حکوومەتێک و دەسەڵاتێک و قانونێک و یاسایەکە بێت لە هەولێرانی ئەمڕۆ لە باشووری کوردستان و ئەم یاسایە ئەومان بیرخاتوکەوە چۆن حکوومەتی تورکیا لە باکووری کوردستان کەوتۆتە ناو خەڵکە وڵات پارێز و خەڵکە تێکۆشەرەکە و ئەو خەڵکانی کەوا لە ئەندامانی هەدەفەن دەستگیریانەکە بە هەمان شێوە ئەو سیستەمە و ئەو مۆدلی تورکیا هایناوێتە باشووری کوردستان پەیڕێوێکن بەداخەوە خەڵکێکی تێکۆشەر کەوا چەند ساڵ پێشمەرگی دیێرین بووە پێشمەرگی کۆن بووە ئەمڕۆ خێتە زیندانەوە ئەوان بۆ تێکۆشانە نەکردکەوە ئەمڕۆ دوای بەرهەمەکەی ئەوە کونجی زیندان بێ شوێنی ئەوان بۆینیان کردەوە بۆ تێکۆشانیان کردوکەوە ئەمڕۆ بە ئازادانە لە وڵاتە بژێن و لە سای حکوومەتی کوردی لە باشووری کوردستان بژێن و ئازادانە بیرۆڕا و فکرەکانی خۆیان تەرحکەن و ناو خەڵە خەڵکە تێکۆشانکەن بەداخەوە ئاسایشی پارتی و پارتی دیموکراتی کوردستان هیچ ڕێنمایی ئەو شتانە ناکەکەوە خەڵک بە ئازادانە بژێت بۆیە ئەو جۆرە کردارانە ئەو جۆرە کردار و ڕەوشتانی ئاسایشی پارتی لە هەولێر و هەموو شارەکان تریش ڕیسوا و محکومەکەین و داواکارین زود بە زووترین کاتەوە هەواڵانەمان ئازادکەن ئەگەرنا ڕێوڕێباز زۆرە ئێمە بیگرنەبەر و تێکۆشانە ئازادیەکە و دیموکراسی خۆمان پەرپێ بدەین و تاکو هاواڵانەمان ئازادە بن.